گفتوگۆ لەسەر نرخی دینار و دۆلارەکەین با بزانین دۆلارەکانمان بگۆڕین بە دینار یان چی لێ بکەین دۆلار نرخی دابەزێ بەهای دینار لە ماستەیە ئەمێنێتەوە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئارای برایم ڕۆژنامەنووسی ئابووری کاگە ڕەسلااو لێبێ برانی باش خێر بێ نرخی دۆلار هەمومان نەزانین بانکی ناوەندی دیاری کردووە بەم ڕێژەیە گۆڕانکاری بەسەرایەت بەڵێ دیارە لە سێ هەفتەی ڕابردووە پشێویەک لە مۆزوعی بەهای دینار بەرامبەر بە دۆلار دروست بوو ئەویش دوای ئەوەی چەند بەرپرسێکی با بڵێن عێراقی لە پەرلەمانتارانی شیعە و سوننە لە ناو میدیا باسییان لەوە کرد کە هەموو هەوڵێکیانە خەنە گەڕ بۆەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەرز بکەنەوە واتە پێشتر کە لە ساڵی کۆتایی 2022 بڕیار لەسەر بەرزکردنەوەی دابەزینی بەهای دیناردرا جارێکەمان بیگەڕێنەوە ئەو دۆخە کە پێشتر 100 دلار بە 180,000 دینار بوو بەڵام بەڕێوبەری یاخود پارێزگاری بانکی ناوەندی عێراق ئەوەی دووبات کردەوە لە چەند ڕۆژی ڕابردووە کە بە هیچ شێوەیەک دەستکاری بەهای دینار بەرامبەر بە دۆلار ناکەن چونکە ئەمە بە زیانی ئابووری ئەشکێتەوە بۆ عێراق و هەروەها عێراق وڵاتێکی قەرزارە ڕاستە یەدەگی دراوەکەی گەیاندۆتە 89.90 میلیارد دۆلار ڕاستە ئاڵتونێکی زۆری هەیە بەڵام هێشتا دۆخی دارایی عێراق نەگەیشتوتە ئەو قۆناغەی کە بەهای دینار بەرز بکاتەوە بەرامبەر بە دۆلار لەبەرەوە هێشتا لە ڕووی ئاوەدانی ژێرخانی ئابووری لە کەتە جیاوازەکانیدا هێشتا ماوێتی بۆیە بەهای دینار لە ئێستادا دوای ئەو لێدوانەی کۆتایی پارێزگاری بانکی ناوەندی عێراق 100 دلار بەرامبەر بە 147,800 دینار بووە تەسەوڕەکەم لە یەک دوو ڕۆژی داهاتووشدا بگاتە 148 بۆ 152,250 دینار ینی دوای لێدوانێتە جێگیرێکی بەخۆیە بینیوە نرخەکە لێرەیات ئەوەستێ بەڵێ دۆخی عێراق بەرپرسانی با بڵین دارایی هەم وەزیری دارایی نوێش هەم حکوومەتی نوێش تەئکید لەوە ئەکەنەوە کە عێراق لە مەرحەلی ڕاگوزەرایە واتە پێویستی بەوەیە کە داهاتەکانی و یەدەکی دراوی زیاد بکە و ئاوەدانی زیاد بکات بۆیە لەو پێناوەیان بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە ئەو قۆناغەی کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزێنێت چونکە فرۆشی نەوت لە عێراقدا بە دۆلارە واتە داهاتەکەی بە دۆلار بۆ گەڕێتەوە بەڵام خەرجەکانی بە دینارە بۆیە حکوومەتی عێراقی لانی کەم ساڵانە نزیکەی 20 میلیارد دلار قازانجەکە لەوەی کە بەهای دیناری دابەزاندووە بەرامبەر بە دۆلار چۆن نەگەڕێتەوە ئەو قۆناغی پێشتر کە ڕەنگە دۆخی با بڵین نرخی نەوت کە لە ئێستادا با بڵین بەرمیلێک نەوتی برێن لە دەوری 95 بۆ 6 دلارایە ئەگەری دابەزینی هەیە بە تایبەتی دوای ئەو ڕۆژێنانەی سینگرتوێتێ بەر بۆ مۆزۆی کۆرۆنا بۆیە هێشتا جێگیر نییە سعری نەوت بۆ عێراق بە تایبەتی کە لە سەروبەندی ئەوەیە بودجەی پرۆژە بودجەی 2023 با بڵین دیاری بکات باشە بەڵام کاگەرە ئەم زیابوونی داهاتە لەسەر حسابی هاوڵاتیەکانێتی لەسەر ژیان و گوزەران و موچەی هاوڵاتیەکانێتی ینی بەهای دیناری دابەزاندووە ئەمە وای کردووە کە توانای کڕینی هاوڵاتیەکانی خۆی کەم بێتەوە یعنی ئەو دۆخی کە ئێستا دروست بۆ گرانیەکی زۆرە نرخی شتومەک هەمووی بەرزە بە حکمی ئەوەی کە لە عێراقدا هێشتا وڵاتێکی مستەقیر نییە لە ڕووی ئەمنی و سیاسی بەڵام ئەتوانین بڵین دوای پێکێنانی حکوومەتی نوێی سوودانی پێدەچێت لەگەڵ ئامادەکردنی پرۆژە بودجەی 2023 دۆخی عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی جۆرێک لە جێگیری ئابووری سیاسی بەخۆی ببینێ ڕاستە گرانی هەیە لە بازاردا ڕاستە ڕێژەی هەڵاوسان لە عێراقدا لە سەیە شەشەوە لە هەرێمی کوردستان هەرچەنە بە فەرمی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕای نەگەیاندووە بەڵام ڕێژەکە لەسەر و لە سەیە دێوەیە ڕێژەی هەڵاوسان ئەمانە هەمووی ئەزانین بەڵام حەقیقەتێکیش هەیە لە ڕووی ئابووریەوە حکوومەتی ئەو وڵاتە پێویستی بەوەیە کە دۆخێک دروست بکە ئابوووریەکەی سەقامگیر بکات عێراق وڵاتێکە نزیکەی 50 میلیارد دلار 70 میلیارد دلار قەرزار بووە
لە ماوەی ساڵی ڕابردوو دو ساڵی ڕابردوودا 20 بۆ 25 میلیارد دلار قەرزی داوەتەوە. ڕاستە لەوانەیە ئێوە بڵێن لەسەر شانی هاوڵاتیانی کەوتووە، بەڵام عێراق بە دابەزاندنی بەهای دینار بودجەکەی زیای کردووە، واتە داهاتی زیای کردووە. بۆ نمونە لە داهاتی زیای کردووە خازانجێکی بۆ ساڵی داهاتوو ئەم حکومەتە نوێیە ئەوەی کە من با بڵین بە دووادار چوونم بۆ کردووەکو ڕۆژنامەنووسێکی ئابووری حکومەتەکەی سوودانی نیەتی ئەوەی هەیە ئەولەویەت بات بە پرۆژە خزمەت گوزاریەکان، ئەولەویەت با بەوەی کە هەلی کاری زیاتر بۆ خەڵک با بڵین بدۆزێتەوە و پێشببینی ئەکرێت لە پرۆژە بودجەی 2023 نزیکەی 850,000 دامەزراندن هەبێ، 250,000 بۆ پەروەردە و تەندروستی بێ، 200,000 بۆ وەزارەتی کارەبا بێ و ئەو کەمیەتی تریکە ئەمێنێتەوە بۆ وەزارەتەکانی تر بێ و لەگەڵ ئەوەیە تەمویلی پرۆژە جیاوازەکانەکرێ. ئێمە با واقعێک ببینین دۆخی عێراق لە هەرێمی کوردستان جیاوازە. لە عێراقدا هەندێک بانک هەیە وەکو بانکی ڕافیدەین و ڕەشید کە یارمەتێکی زۆری هاوڵاتیان و فەرمانبەرانی عێراقەدەن، پێشینە ئەدەن بە هاوڵاتیانی عێراق. ئەگەر ئەو پێشینانە نەبووایە دۆخی عێراق زۆر خراپترە بوو لە ڕووی ئابوووریەوە. بۆ منە کەسێک پرۆژەیەکی با بڵین خانوویەک دروست دەکات یان ئێوە ئۆتۆمبیلێک بکڕێت، ئەو بانکانە کە سەر بە حکومەتی عێراقی و سەر بە بانکی مرکزین ئەمانە هەمووی پێشینە ئەدەن لە 50 میلیۆنەوە تاوکو 150 میلیۆن دینار، بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان نیە. واتە ئەو گرانی کە هەیە ئەو ئەرکە داراییە قورسەی کە لەسەر شانی هاوڵاتیانە زیاتر ڕووی لە هەرێمی کوردستانە وەک لە عێراق. ئێستا ئێمە باواقع ببینین ئەو جوڵە ئابووری لە هەرێمی کوردستانە هەیە بەشێکی زۆری هەمووی ئەو گەشتیار عەرەبانەیە کە لە خوارد و ناوەڕاستی عێراقۆیان لە هەرێمی کوردستانە با بڵین هەفتەیە یان دوو هەفتە یان زیاتر دەمێننەوە. موچەکەمە لێرە ئیشوکارکەمە لە بەرزکردنەوە نیە. مۆزوعی پلە بەرزکردنەوە لە چوارشەمەی پێشەوە حکوومەتی هەرێم باسی لەوە کردووە چەند ناڕزایەتی دروست کردو ئەگەر پرسیارە هەیە لەسەری لە خزمەتە ئابووریت باس کرد ئەوەی کە پەیوەندی بە بانکەکان و پێدانی پێشینەوە هەیە دەنگۆیی کە بوو کەم پێشینانە هەرێمی کوردستانی شەگرێتەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی شەگرێتەوە بەکردنەوەی چەند لقێکی بانکە فەرمیەکانی عێراق لە نێویاندا ئێستا حکومەتکار لەسەر و پێشینەیە کە 15 میلیۆن بۆ توژبانی شێرپەنجە ئەمانیانی ئێستا توانێت ئەمە خەڵکی هەرێمی کوردستان ئەگرێتەوە. بەڵام ئەمە هەرێمی کوردستان بانکەکانیش دیاری کراوە کە لە پێشینەکانی تریش بۆ نیشتەجێبوون بۆ کڕینی ئۆتۆمبیل بۆ بابەتانە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بگرێتەوە. هیچ شتێکی فەرمی هەیە باواقعێک ببینین هەتا وەکو هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی عێراقیە لە مەسلەی پرسی نەوت و غاز ڕێکەوتن نەکا و لە یاسای بودجە جێگیر نەکرێت پشکی هەرێمی کوردستان و هەموو ئەو کێشە داراییانەی لە بینی هەرێم و عێراقدا هەیە چارەسەر نەکرێت بە هیچ شێوەیەک ئەو بانکانە لقی خۆیان ناکەنەوە. هەرچەنە پەرلەمانتاران زۆر هەوڵیان داوە لە خولی پێشوو و لەم خولەش هەوڵ ئەدەن بۆی لقی ئەو بانکانە بکرێنەوە، بەڵام بەشێک لەو بانکانە کێشەی ئەویان هەیە کە بۆ منە ئۆفیس و بینایان هەبووە لە شارەکانی هەرێمی کوردستان، بەڵام پێیان نەدراوەتەوە داوای با بڵین شوێنیان کردووە تاکو ئێستا بۆیان دابین نەکراوە. و لەگەڵ ئەوەشدا ڕەنگە بەشێک لە بەرپرسانی عێراقی کە لە ناو حکومەتی نوێ و پێشووی عێراقی شابوون ڕەزامەند نەبن لەوەی کە لقی ئەو بانکانە لە هەرێمی کوردستان بکرێتەوە. ڕەنگە پێشتر حکومەتی هەرێمی کوردستان لە دوای 2014 کە تووشی قەیرانی دارایی بوو نزیکەی 7 تریلیۆن دیناری بانکەکانی بەکارهێنا بۆ موچە و پێداویستیەکانی تری. ئەمەش کێشەی دارایی لە بینی هەرێمی کوردستان و عێراقا قوڵتر کردەوە لەسەر ئەو مەسەلەیە. خۆلقی ئەو بانکانە پێشتر هەبووە لە هەرێمی کوردستان، بەڵام بۆ بۆنەی کێشە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و چارەسەر نەکردنی پرسی نەوت و غاز و مەسلەی ئەوەی کە هەرێمی کوردستان ئایا نەوت ڕادستی بەغدا دەکایاننا، بۆیە ئەمە شتێکی سیاسیە بە لێدوانی پەرلەمانتارێک یان بە قسەی بەرپرسێک لقی ئەم بانکانە لە هەرێمی کوردستان ناکرێتەوە ئیلا نەبێ ئیتفاقیەکی چۆن ئیتفاقیەکی استراتیژی هەیە با بڵین لە نێوان دوو لایەنە دەکرێت ئیتفاقیەکی مالی لە بینی حکومەتی هەرێمی کوردستان و عێراق هەبێ لەسەر بنەمای دەستور کە لە پرۆژە یاسای بودجەی 2023 جێگیر بکرێ و دڵنیاییەک بدرێ بە بانکی ناوەندی عێراق بە بانکەکان کە ئەو پێشینانەی کە دەدرێ بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان
بە هیچ شێوەیەک دەستکاری ناکرێ و ئەو پارە لە بانکەکانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەکار ناهێنرێ بۆ هیچ شتێک غەیری ئەو بۆ پێشینەکان ئەو کاتا تا ئەو دڵنیاییە نەبێ دڵنیام لەوەی حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەکی ئەو بانکانە ناکات. حکوومەتی هەرێمە وتمانەی هەیە بە حقیقەتێکەیە حکوومەتی هەرێم وەکو باسم کرد پێشینەکەی باسم کرد کە تووشی قەیرانی دارایی بوو دەستی برد بۆ پارەی هاوڵاتیان لە بانکەکان نەک بۆ پارەی ئەو بانکانە یعنی هاوڵاتیەک بۆ نمونە 7 ملیۆن 8 ملیۆن دیناری لە بانکادا بوو وەکو شوێنێکی ئەمین حکوومەتی هەرێم دەستی بۆ برد و چوو دەری کرد بەکارهێنا بۆ موچۆ پێداویستەکان بۆیە هێشتا ئەو دڵنیاییە لەلایەن حکوومەتی عێراقیەوە نیە بەرامبەر بە حکوومەتی هەرێم هەرچەنە بڕیارە لە چەند ڕۆژی ئایندەیە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بڕوات بۆ بەغدا گفتوگۆ لەسەر پرۆژەی یاسای بودجەی 2023 بکە هیوادارین وەکو ئابووری ناسان زۆر جارەوەمان باس کردووە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە کاتێک ئیستیقرار و جێگیر ئەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەوێت لەگەڵ بەغدا لەسەر پرسی نەوت و غاز لەسەر پرسی دارایی هەر کاتێ هەرێمی کوردستان لە بەغداوە بودجەی بۆ بێ بازاڕی هەرێمی کوردستان لە هەموو کەرتە جیاوازەکانە جوڵەی زیاتری تەیەکەوێ و خەڵک مامەڵە بەو پارەیەوە ئەکات کە بەشێک خەڵک پارەی هەیە بەڵام لەبەرەوەی بازار جێگیر نییە دایناوە بەکاری ناهێنێ با بڵێن خانووی پێناکرێت ترسی هەیە لە بەکارهێنانی بۆیە پێویستەکە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان قازانجیانە لە ڕووی داراییشەوە بەشێک لە نەوتەکەشیان بێ تەسلیمی بەغدای بکەن گفتوگۆ بکەن و لەسەر پرۆژە یاسای بودجەی 2023 ڕێ بکەون ئەگەر یەک شتێک بڵم ئەویش ئەوەیە کە دارایی عێراق داهاتی عێراق زۆر زیادی کردووە و فائیزێکی زۆری هەبووە لە دەمانگی ڕابردوودا نزیکەی 25 بۆ 30 میلیارد دلار داهاتی زیایی هەبووە بۆیە ئەگەر بێت و هەرێمی کوردستان پشکی خۆی کە بە لە سەدا 13.9 بەپێی پلانی با بڵێن عەفو وەزارەتی پلاندانانی عێراق کە پشکی کورد واتە ڕێژەی دانیشتوانی کورد لە عێراقدا 13.9 ئەگەر ئەو پشکە بپشڕن قەناعەتم بەوەیە کە لانی کەم 13 بۆ 14 میلیارد دلار واتە زیاتر لە 15 بۆ 16 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستانە بێت دوای بڕینی بودجەی سیادە و حاکیمە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەمە هەرێمی کوردستان تیا قازانجەکە و نەوتەکەشی کە هەرێمی کوردستان بە 11 دلار بۆ هەر بەرمیلێک لە نەوتی برند کەمتر ئەفرۆشێ بەڵام بەغدا بە 2 دلار بۆ 2 دلار و نیو کەمتر لە نەوتی برند ئەیفرۆشێ لەمەشە حکوومەتی هەرێمی کوردستان قازانجەکە پێت باشە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدای ڕێککەوێ و بەتەئکید ئەگەر ڕێککەوێ خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەرانترە بن لە ڕووی داراییەوە فراهەمترە خۆشگوزەرانە بن بەڵام بەرپرسان بەمە ڕازیە بن ئەوە هیوادارم یعنی حکوومەتی هەرێم ئەوە بکات. ئارای ئیبراهیم ڕۆژنامە نووسیا بووری سپاس بە ڕوونکردنەوەکانت. زۆر سپاس بۆی.